لە چەند ساڵی ڕابردوودا و لەگەڵ هاتنی بەلێشاوی ئاوارە و لێ قەوماوانی شەڕی سووریا و عێراق بۆ هەرێمی کوردستان قوربانیانی شەڕێکی دیکەی فەرامۆشکراو کە نزیکەی 3 دقیقە پێشتر ماڵ و حاڵیان لێ تێکچوو و خۆیان دەڵێن ئێستا زیاتر لە جاران هەست بە بێنازی و پەراوێزی دەکەن. سڵاوتان لێ بێم کاتتان باش. لە دوای 2003 بەهۆی هەندێک بەڵێنپێدانی حکوومەتی عێراقی و UN نەتەوە یەکگرتووەکانەوە بۆ کوردانی ڕۆژهەڵات ئەوانەی کە بە تایبەتی لە شاری ڕۆمادی نیشتەجێ بوون بەهۆی نائارامی و پێیانوتن وەرنە هەرێمی کوردستان، بەڵام ئێستا بەشێک لە کوردان لێرە و لەوێ دەڵێن ئەو بەڵێنانی پێیان دراوە نەبراونەتە سەر. ئەمەوێ بزانم بەڵێنەکان چی بوون کە بەوان وترا، ئێستا ئەوان زۆرترین گلەییان لە چی هەیە و تا چەنە ڕازین لەو خزمەتگوزاریانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بەپێی توانای خۆی بۆ کوردانی ڕۆژهەڵات و بەشێک لە پەنابەرانی و ئاوارەکانی دیکەی ئەنجام داوە لە هەرێمی کوردستان. لەگەڵمان بن. ئێرە کەمپی کاوەیە. ژمارەکان دەڵێن زیاتر لە 10,000 کەس لێرە دەژین کە لە نزیکی قوشتەپەی شاری هەولێرە. بەشێکی زۆریان پەنابەرانە 40 ساڵ لەمەوبەر لەگەڵ دەستپێکی شەڕی عێراق و ئێران لە کەمپێکی پەنابەران لە نزیک شاری ڕۆمادی نیشتەجێ کراون. بەڵام دوای تێکچوونی ڕۆژی ئەمنی پارێزگاکە بەهۆی پرۆسەی ئازادی عێراق لە ناوەڕاستی 2000ەکان هەندێکیان لە کەمپی کاوە لە نزیک قوشتەپەی پارێزگای هەولێر و بەشێکیان لە کەمپی باریکەی سەر بە پارێزگای سلێمانی نیشتەجێکرانەوە. کەمپی کاوە ئێستا سیماکەی زیاتر لە گەڕێکێک دەچێت وەگەوەی کامپ بێت. بەشێک لە دانیشتوانەکەشی وەک هەر هەوڵاتێکی دیکە سەرقاڵی کارکردن و دابینکردنی بژێوی ژیانی ڕۆژانەی خۆیان بەلاوە گرنگە. بەڵام ئەوان کوشتەی هەموو بەڵێنانن کەوا لە 16 ساڵی ڕابردوودا پێیان دراوە هەریەکە و بە جۆرێکی ژەو دۆخە دەخاتە ڕوو. ئێمە گلەیمان ئەوەیە دوای 45 ساڵێمە ئەقامەمان پێەیە. ئێمەش حەزەکەین وەکو ئەو وڵات ئەو خەڵکە کەوا سەفەرێکی پێ بکەین بۆ نەخۆشینێکە بۆ شتێکە ئایا بە ئەقامە هیچ کەسێ دێڵە سواری فڕۆکە بووی نەخێر. دوای 45 ساڵ لە هەموو وڵاتێکی دنیا دوای 34 ساڵە بمێنەوە جنسیە و پاسەپۆرت و هەموو شتێکە دەدەنێ. ئێرە مع الأسف ئەقامەکەمان دەدەنێ. پاسپۆرتی ئێرانیشتان نییە؟ نەخێر نیمانە، ئێمە نیمانە، بەس ئەقامەکەی ساڵ بە ساڵ دەبێت تازەیکەینەوە. زۆر چاکامێ بەجێبێڵین بۆ کوڕەکان بە هەنێ لە قسەکانمان نەژوورەوە. گلەیمان لە حکوومەت نییە، گلەیمانی زۆربەی کاتەکان لە UN هەیە. هیچ عایلەیە نەبووە لە دارەی دنیا بێ مەعاش بژی لە ژیانە، وایە ئەوە نییە. ئێمە دوای 45 ساڵ بەدبەختی و قوربەسەری و نەهامەتی و دوای ئەوە UN لە ڕۆژانە 4-5 سیارەی جامڕەش دێنێ بۆ ئێمە یەکی سابوونێکەدات تەوزیعێکات لەسەر ئێمە. ئایا ئێمە 10 عایلە بەچی بژێنین؟ ئەگەر UN یارمەتی نەدا بەچی بژیدەت و هۆ ژیانی ئێمە دێنەوە ژانە چیتان پێڵێ کە ئەچن کە داواکاریەکە UN بە هەموو جۆرێک قەشمەریمان پێگە، بە هەموو جۆرێک ڕاستی نەگوتێ بە ئێمە. پێتان وایە فرامۆش کراون؟ ئێمە ئەو فرامۆش کراوین بەڵێ ئەو خۆی دەڵێ لە کۆنتترۆڵی ئێمە نەماوە. 30 ساڵە من مەقابلیان کردووە یەکی ئاردیان داوەستە من پێویستیم بە ئاردەکەیش نییە، پێویستیم بە هیچ نییە. پێویستێکم کاکەڕوان بە فەرمەکەیە وەکی ئەم خەڵکی فەرمی UN من پێویستێکم بە ئەوەیە وەکو خەڵکی عێراق هەیەتی وەکی خەڵکی عێراقی هەیەتی من نیمە. تۆ لە ساڵی چەندەوە لێرەی؟ وەڵڵای کاکەڕوان من لێرا بووم ڕیمەوە بۆ ئێران، لە ئێران هەم هاتووە بەرەمە 30 ساڵە هاتووم زۆر مەقابلەم کردووە هەنووز هیچ جوابم نادەنی. یعنی لە هاتن و چوونەکەی فۆرمەکەت لەدەست چووە؟ ئارە وەڵڵا. بە پێی ئامارێکی ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا هەرێمی کوردستان 927,910 ئاوارە و پەنابەری لەخۆ گرتووە. لەو ژمارەیە 666,958 ئاوارەی ناوخۆن و 240,794 پەنابەری سووری و 8,661 پەنابەری تورکی و 10,669 پەنابەری ئێرانی بە ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە لەگەڵ 746 پەنابەری فەڵەستینی کەوا لە دوای شەڕی داعشەوە لە مووسڵەوە هاتنە هەرێمی کوردستان، هەروەها 82 کەس لە پەنابەری جۆرە زۆر لە خۆ دەگرێت.
سلام عليكم لا توني إجازة بين جرو دەگو باسێ چۆنە سلامت بێ خۆتان چۆنارچی کەس من شار یارمەتی ئێوانەوە بان سەروی گیانمەوە براکەم هەتا مردن هەرێوا ناسم مردمێش بەس مناڵەکانم کەسم نییە بێ کەس مناڵەکان لێلا دەریکەن ڕەدی بکەن بەخارەتی پێم بڵێ کێشتان چی ئێستاەوە داواکاری چییە کەسێ چاوی پێمانەیە وەکو بێ کەس هەن لە ماڵەکەی خۆمانە هەر لێرە بەرامبەر ماڵی شیرین خان کەلەوەتی چاوی هەڵێناوە دەربەدەرە بارەگەی ڕێکخراوێکی تایبەت بە پەنابەران دەبینم هەر لە دوورەوە وا دیار بوو کە بێناکە چۆڵ کرابێ بەڵام مەبەستم بوو لە نزیکەوە بە چاوی خۆم شوێنەکە ببینم هەروەک پێشبینیمان کرد بوو هیچ کەسێک لێرە نەبوو بەڵکو ئێرە بۆتە جێ حەوانەوەی تاکە مەڕێک بەپێی ئامارێکی ناوەندی هاوبەشی هەماهنگگی قەیرانەکان سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان زۆربەی ئاوارە و پەنابەرەکان لە هەرێم لەگەڵ کۆمەڵگەی خانەخوێ دەژین لە کاتێکدا تەنیا لە 127 لەوانە لە ناو کەمپەکان دەژین کە ژمارەیان 36 کەمپە هەروەها لە 173 لە دەرەوەی کەمپەکان دەژین لە 141 ئاوارە و پەنابەران لە پارێزگایی هەولێر دەژین لە 140 لە پارێزگای دهۆک و لە 190 لە پارێزگای سلێمانی دەژین بەشێک لە پەنابەران لێرە کە هەمیشە وەک خاوەن ماڵ سیر کراون ڕازین لەو خزمەت گوزاریانەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشیان دەکات. هەتا ئێستا هیچ مشکلمان نەبووە کار و کاسبمان هەموو شتمان پێکەوە یعنی هەتا ئێستا برێن هەر کار و کاسبی هەر لە برێن لە ئاژەری و لە برێن دەغڕودان و ئەو شتانە هەموو شتێکمان پێکەوە بووە حکوومەتی هەرێمی کوردستان عیبی نییە بۆ ئێمە ئیشی بۆ کردین ئیشی ئەوە کرد ئەوە عیسری حکوومەت بێ ئەو کارەبا و ئەمان ئیشی بۆ کردی بەس ئێمە مشکلەی ئەوەنمانەیە مشکلەی ئەوەنمان هیچ مان بۆ ناکە UN هیچ حسابێکمان بۆ ناکە بەس ئێمە دەسەڵات داواکاری ئێستاتان چێ لە UN وڵات داوای لەکەن ئێمە کاری ئێمە یێدا کەتەوە لێلامان کەتەوە بزانن چیمان پێکە یا دەرەوەی وڵات یا ئیشێکمان بۆ بکە مناڵمە گەنجەکەم هەموو شارەوانی جەکە کوتی شارەوانی کوتێکی ئیشی نییە کوتێکی سەری خۆیان لەگرێت لەو بەحرانە هەموو خیە لێرە زەویەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و خانوەکانیش کاتی خۆی لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانەوە دابین کراون لەناو یەکێک لەو ماڵانە کە لەگەڵ بینینی کۆمەڵێک فەحس و تیشکی شیکاری نەخۆشی گوێبیستی چیرۆکێکی بە ئازار دەبم گفتوگۆ لەگەڵ محەممەد دەکەم. لەمێنی دایکی کۆشکردومە دایکی کۆشکردوم بۆ ماوەی تقریبان ساڵۆنیە کە تووشی نەخۆشینی سێرپەنجە بووە دکتۆر نەما پێی نەگەڕێم کە هەموو دکتۆرەکان دەیان کاکە ئەمە هیچ علاجێکی نییە غێری دەرزی کیمیاوی ئەمیش ئەوە ڕاستی بێت تا پێم کریا و تا پێم بوو ئەوەی بێ بۆ دایکم کردم ئەو کاتە قەرزار بوو کە قەرزار بوو هەندێ برادەر وەکو تۆ ئەو ئەیگوت کاکە یونەیە بۆ ناڕێ بۆ لای داوای مافیا حق و حقوقی خۆتی لێ بکەی کە لەمان هاتە نامان کاتەکە کە پەنابەری زۆر چاکە شتێکی زۆر چاکەمە تەلێفۆنم بۆ جەنابیان دەکرد جاری وابوو وڵامیان نەوە جارێ وابوو وڵامیان دەداوە لە وڵامە یانوی کاکە ئەوە ئاهیدی فڵان کەسە بۆ فڵان کەسم عیدی فڵان کەسە وەرحاصل ئەمشی بێ ئێمە گەینە کە ئەو کەسەی کە عیدی ئێمەیە قسەمان لەگەڵا کرد کوتیان کاکە ئەوە دەبێ بێتە مەقڕی ئون و لەوێ ئەو فایل و مایلەتە کە سەردانی دکتۆر و هەمووی بهێنیت و ئێمە سەیری بکەین و تەقریری توبمان بۆ بێنی من ئەوەی ڕاستی و دایکم برد و یەکێ لە شایەتی ئەوانە کە لەگەڵ کاکجانگیرا بووم کە ئەنجومەنە بردم تقریبا فترەی پاهێ سعاتێکیش بێ هەر لە دەرەوە گیریاندا و کەن کاکە دەڕاوەستا تاونە ئەو کەسەتی ئەو کەسە هات و دایکم برە لای سەردانی کردم برای بڕێز ئەمە تووشی نەخۆشینی شێرپەنجە بووە و نەخۆشینەکەی لەوتی لەکوێ وتم کاکە لە قوڕوویە ناتوانێت هیچ بخوا هاتم من مساعدەم بکەین تی باشە بەسەر چاوەکەم بەڵام هێمە هیچ چیە لە دەسڵاتمانە نییە ئێمە بەرزی دەکەینەوە بۆی لە عمانە دایکی جنابەت کەی وەفاتی کردو وەڵای 22 مانگی ڕەمەزان شەی لێ قەدر بوو سعات 1:30 شەو تا چەنە ئەو بەڵێنانە کە UN بە ئێوەیدا بەر لە 15-16 ساڵ بێنە ئێرە جێبەجێ بوون یەکێ لەو بەڵانە ئەوە بوو کە لە کەمپی ئەلتاشا بەڵێنێکی بەهێمەدا گوتی لەیرا ئەمن و ئاسایش نییە هیچ کاتێک ناتوانین بێنە ناوتان و سەرداتان بکەین
بتوانن بۆ وڵاتی سێوم ئەبێ بڕۆنە وڵاتێک ئەبێ بڕۆنە هەرێمی کوردستان کە شوێنێکی ئامنە و سەقرارە ئەمن و ئاسایشتان پارێزراوە لێرە چوت بۆ خۆ ئەمن و ئاسایش پارێزراوە تۆ سەعاتی 3 4 5 6 بۆ هەرکی ئەوەی بڕۆ کەس نازانێت کاکە ماڵ لەکێ چوت بۆ خۆ ئەهەمشی ئەمن و ئاسایشە حاڵی بووی لە ئەمان کاتە وەکو یون بڵێ هەموو بەڵێنەکانی لەگەر ڕێزمە وان لە ئێستادا لە پارێزگاکانی هەرێمی کوردستان 26 کەمپ بۆ ئاوارەکان و 10 کەمپیش بۆ پەنابەران دابین کراوە لە پاڵ پەیکەری کوردستانی بێدەوڵەتی خەسرە و جافدا جەهانگیر ئەنجومەنی کەمپی کاوەیە لەگەڵەوەی چەندین زمان دەزانێت بەڵام شۆفێری تاکسیە و دەڵێت ئەچمە هەر شوێنێک پێم دەڵێن تۆ ئێرانیت و کارت پێ نادەین بەڵام ئێستا ئەو نازانێت چییە ڕاستی کێشەی ئێمە بە 41 ساڵ پەنابەری تۆ ناکرێ بێی هەموو ساڵە جارێک 240,000 بە من بدەیت توێت بە کێشەی من بە 240,000 هەل دەبێت کێشەی من بۆ هەل نابێت ئەمن کاتی خۆی بە مدیری یوئێنشم بتون کاکە ئێمە سیغەیەک بۆ ئێمە بدۆزنەوە لەم وڵاتە پەنابەرین ئەسیری شەڕین بەڵام لێدراوی شەڕین وەکو عەرەبەکە دەڵە زەحات الحەرب پێناسەیەکمان پێ بدەن ئێمە بەو پێناسە خۆمان بناسینەوە تا لایەنی پەیوەندیداریش بەوەی ئێمە بناسێتەوە ئێمە بتوانین لە حەدی خۆمان زیاتر خازڕانە کێشین بەڵام هەتا ئێستا ئێمە خۆشمان نازانین چین پەنابەرین ئاوارەین ئەتانەوێت چی بن ئێمە ئەمانەوێ لێرە لەم وڵاتە لە هەرێمی کوردستان یان لە هەرجێکی کە مەسن UN یا حکوومەتی هەرێمی کوردستان یا لایەنێکی تر کە مەسن بێتە ناو مۆزوعەکەوە بۆ ئێمەدا کێشەی ئێمە یەکلا بکرێتەوە بۆچی من 41 ساڵە لە عێراق ئیقامەکە ساڵە جارە بێ نوێیکەمەوە بەنگلاشە تێ لێرە کەناسێک ئەوش هەر هەمان ئیقامی پێیە یعنی من و بەنگلاشێک کە بەنگلاشەکە لێرە کەناسی دەکە ئیقامەکەی 20 ساڵێکە ئەمنی 41 ساڵە لەم وڵاتەم ئەبێ خاوەنی ئەم وڵاتە ڕێگەزنامەتان پێ بدرێت ڕێگەزنامەمان پێ بدرێ ئەمە هەست ناکەن لە دەسەڵاتی حکوومەتی عێراقی بێ بە تاکید ئەوە لە دەسەڵاتی حکوومەتی عێراقیە بەڵام خۆ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاوەڕێک لەو پەنابەرانە بداتەوە ئێستا ئەو پارچە لە کوردستان بۆتە داهنگە بۆتە لانگەیەک بۆ هەموو کوردەکانی پارچەکانی تر بە تایبەت کوردی ڕۆژهەڵات کە بە ڕێژێکی زۆر لێرەیە بۆ کوردی باشووری ئەوە ڕۆژاواش لێرەیە زۆر باشە لە کەمپەکە بووم هەنێک نەرمەگلەی باوای ناو بنێ لە ئێوەش کرا بڵێ کەسانێک هەڵبەتە هەر مقابلەشیان نەکردوانە بەڵام لێرە لێوە کە بینیم کیان ئەگەر ئەنجومەنی ئێمەتان بینی پێیان بڵێن ئەوان ژۆک پێویستیشمان بۆ ناکەن ڕاستە ئەوە بەدیوێکیان ڕاستە بەدیوێکیان ڕاست نییە بەڵام ئەمن دوومان بەر لە ئێستا لەگەر UN دانیشتومە ئەم شتانەی کە باسی دەکەم باسی ئیقامەیە باسی فۆرمی باعیە قەتع کراوە فۆرمی باعیکە لە زمانی سەدام حوسێن هەمان بووە ئەوانەیان بڕیوە باسی ئەوە دەکەم کە UN ئاور لە کەمپەکە ناداتەوە بەڵام ئەوە UN جوابی من ناداتەوە من چ دەسڵاتم هەیە من ئەوەی لەسەرمە تەبلیغ دەکەم با ئیتر ئەوەندە گلێ و گازندە نەکەین نە ڕزای خۆمان گەرانکەین نەسەری حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا و ئێوەش بێشێنین ئێمە ئەوەمان دەوێت وەرن باسی غێک بۆ ئێمە بدۆزینەوە ئەوەی کێشەی ئیقامە هەیە ئەوەی کێشەی جنسی هەیە ئەوەی کێشەی نەخۆشینی هەیە ئەوەی کێشەی دەروەی وڵاتی هەیە باسی غێکی بۆ بدۆزینەوە UN کۆتایی بۆ مەوزوع بێنێ لە ئێستاشدا 30 ملیۆن پەنابەر لە جیهان دەهەن ئەوانشی کە چاوەڕوانی بەڵێن و هاوکاریەکانی UN کەم نین لە ئیستانبول چوومە ماڵی خێزانێکی کوردی خەڵکی سلێمانی کە وەک پەنابەر خۆیان ڕادەستینەتەوە یەکگرتوەکان کردووە هیوا و خێزانەکەی ماوەی 3 ساڵە لە شاری ئیستانبولی تورکیا لە شوقەیەکی کرێ دانیشتەجێن لە چاوەڕوانی UN دان بۆ ئەوەی ڕەوانی وڵاتی سێم بکرێن ئەوان خاوەنی کوڕێکی نەخۆشن کەوا نەخۆشیێکی دەگمەنی هەیە و خوێن دروست ناکاتەوە مانگانە پێویستی بەوە هەیە خوێنی بۆ بگۆڕێ لەگەڵەوەشدا سەپڵی بەرەو گەورەبوون دەڕوات و نابێ بە هیچ جۆرێک ماندوو ببێ چونکە مەترسی لەسەر دروست دەبێ ئەمە ژوای کردووە خەرجێکی زۆری هەبێ لە ئێستادا وا دیارە کەیسەکە دووبارە گەڕاوەتەوە بۆ UN و چاوەڕی ئەوەن لە پێناو سەلامەتی و ژیانی منداڵەکەیان ڕەوانەی وڵاتێکی دیکە بکرێن چاوەڕوانی زەنگی تەلەفۆنێکن لە کارمەندێکی نەتەوەی گرتوەکانەوە بۆیان لێ بدرێت یا تەلەفۆن ناڕوا یاکە ئەڕوا جاریوە بۆ 40 دقە 50 دقە من لە سەر هێڵ بووم نیو سەعات تەلەفۆنەکەم دانا گرتۆ بەکوێمەوە هەر جوابیان نەداوەتەوە ئەمە سەرەتا تورکیا دوای 3 ساڵ لە چاوەڕوانی هیوا بە ئومێدا UN ئاوڕی لێ بداتەوە لەو زیاتر کەیسەکەی دوانەخرێ چونکە نەک تەنیا منداڵەکەی بەڵکو هاوسەرەکەیشی نەخۆشە ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکانیش بەڕاستی
کارەکانی وەکو ساڵانی پێشووتر نەماوە وەک ئەوانەی کە پێشووتر لێرە سەربەڕێخراوە بنووکاریان بۆ کراوە بەڵکو ئەم ڕێکخراوە ئێستا کارەکانی زۆر سستا ئەو یاسا قورسانە کەمی کاتەوە چونکە پەنابەر هەیە ماوەی 11 ساڵە 12 ساڵە پەنابەری کورد هەیە 12 ساڵە لێرەیە چاوەڕێی ڕێکخراوی نەتەوەگرتووەکانەکە پرۆسی نیشتەجێبوونی بۆ دابینکە بەڵام تاکو ئێستا هیچ کارێکی بۆ نەکراوە بەنابەر تەواو ناومێد بێ یعنی پرۆسەی هەڵسەنگاندنی کەیسی پەنابەران کاتێکی زۆری ئەوێ کە جاری وایە لەوانەیە ئەو نەخۆشە لە ماوەی ئەو چاوەڕوانی و هەڵسەنگاندنە تەندروستی تەواو تێکچە و یاخود بەرەو ژیان لە دەستانی بەرە. ئێرە نشینگەی پارێزگای هەولێرە ڕۆژانە زیاتر لە 1000 مامەڵەی هاوڵاتیانی تێدا ئەنجام دەدرێ لەم بەشەدا مامەڵەی نوێکردنەوە و مۆڵەت پێدانەوە و مانەوە بۆ هاوڵاتیانی بیانی دەکرێت بە سیستەمی ئەلکترۆنی زۆربەی کارەکان بەڕێوە دەبرێ و ڕۆتین کەم کراوەتەوە زۆرینەی ئەو ناوانەی نەقیب ئانیا دەیخوێنێتەوە هەر کوردن لە ڕۆژەڵات و ڕۆژاوە و باکوورەوە هاتوون بەڵام سنوورە دەستکردەکان بەسەر وڵاتاندا دابەشی کردوین و ناچارین بە هەڵگرتنی پاسپۆرت و ویزای جۆرا و جۆر مراد 13 ساڵە لە ئورمیەوە هاتوتە هەولێر بۆ کارکردن بەڵام دەبێت ساڵانە نشینگەکەی نوێ بکاتەوە حکوومەتی عێراق ڕەگەزنامەی پێنەداوە یه سال 2008 تیمەیرۆ تیم و دروم کۆسبیێرە بۆشە ئایبینیە بەس ئێستا ئەو پۆرەی 100,000 کۆیرە دانۆنە بۆ ئیقامە یەکمۆنگەی بۆمای زۆرە من لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەواتم لە شاری شنەوە لە قوشتەپەنیش دەجێم وەڵی چۆن بڵم کاروبار لێرە باشە مەعاشەکەش باشە بەس ئەگەر دین بۆ ئێرە کە ئیقامە نوێ بکەینەوە کەمێک پارەکەی زۆرە 100,000 ینی ئەمەنە بۆمە دەرنیانێ ئێمە مەسەلەن مانگانە 450 إلى 400 کارەکەی کە دەینە ئێرەوە 100مان لێ دەستێنن بەڕاستی زۆر زۆرە لەبەر کۆرۆناژ ناتوانین بچینەوە حدود ئیقامەمان 1 ساڵە هەموو ساڵان نوێ دەکەن ئەوە تۆزێکی ئەو 1 ساڵە مشکلەیە ئەوە تقریبان 6 ساڵێمان لێرە ینی بواتە 3 ساڵ زۆر باش وە بەڕێوەبەری نشینگەی پارێزگای هەولێر سەرقاڵی چێکردنەوەی کارەکانی ناو دەستگاکەیەتی خواستیەوەشی هەیەکەوە ئەو هاوڵاتیە کوردیانەی بەڕێکارە یاساییەکاندا تێپەڕ بوون ڕەگەزنامەیان پێ بدرێ هەروەک لە ڕێگەی بنکۆڵەوە مژدەیەکیش ڕادەگەیەنێت مەرجی یەکەمی پێدانی ڕەگەزنامە ئەوەیە و کەسە بە شێوەیەکی فەرمی بە پاسپۆرت هاتبێتە عێراقەوە یان هەرێمی کوردستانەوە پێدانی ڕەگەزنامە یەکێکە لەوانەی کە ئێمە لە کاتی ئێستادا بەردەوام لە گفتوگۆین لەگەڵ حکوومەتی عێراقی بۆی چارەسەرێک بۆ بدۆزینەوە چکە ئێمە ڕەگەزنامە نادین و هەرێمی کوردستان ڕەگەزنامە لەلایەن بەغداوە دەدرێتە ئەو کەسانە کەسێکە بە ڕەگەزنامە هاتبێت کە بە پاسپۆرتی خۆی داخڵ بوو بێت لە ماوەی چەند ساڵاتوانێت ڕەگەزنامەی عێراقی وەرگرێ بابەتی ڕەگەزنامە ئەگەر 10 ساڵ بە بەردەوامی ئەو کەسە لە عێراق بە بەردەوامی نشینگەکەی نوێ کردبێتەوە یەک لە دوای یەک و بە شێوەیەکی فەرمی هاتبێتە هەرێمی کوردستانیان عێراق و هیچ لە بابەتێکی تاوانکاری تێوە نەگلابێت هیچ سزایەک نەدرابێت لە ماوەی ساڵانی تاواکردنی نشینگەکەی یەک لە دوای یەک ئەوە لە دوای 10 ساڵ مافی ئەوەی هەیە کە داوای ڕەگەزنامەی عێراقی بکات بە گوێرەی یاسای کارپێکراوی عێراق لە هەمان کاتدا ئەگەر کەسێک هاوسەرگیری لەگەڵ کەسێکی عێراقی یان کوردیان عێراقی کردبوو لەو کاتە ئێمە لە دوای 5 ساڵ و کەسە مافی ئەوەی هەیە کە داوای ڕەگەزنامە بکات و ئێمەش ڕێکاری دەستپێکردنی ڕەگەزنامە ئەوەیە کە دۆسیەکانیان ڕەوانەی بەغدا دەکەین هەر لە ڕێگەی ئەم کەناڵەتانەوە دەتوانین مژدەی ئەوە تام دەینێ کە ئەم بابەتە لە ماوەی ڕابردوو لەسەر ڕێنمایی حکوومەتی هەرێمی کوردستان و دوای چەند دانیشتێک لەگەڵ حکوومەتی عێراقا بە خۆشحاڵیەوە ئەم بابەتە ئەوانەی هەتا 2016 بەم مەرجانە کە هەبوونیان هەبوو بێت بوونیان هەبوو بێت لە عێراق و لە هەرێمی کوردستان بەمە باس بکەین ئەوانە دۆسیەکانیان تاو بێت ڕەوانەی بەغدا کراویان دەکرێت و چارەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە پێویستی بە نزیکەی 868 ملیۆن دۆلار هەیە بۆ دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی هاوڵاتیانی میوان و دابینکردنی پێداویستیەکانی ئاوارە و
پەنابەرە سووریەکان لە هەرێمی کوردستاندا. بەڕێوەبەری گشتی ناوەندی هاوبەشی هەمانگی قەیرانەکان سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان JCC باز لەوە دەکات پێشتر لە 135 هاوکاریەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان UN دابینی دەکرد، بەڵام ئێستا ئەوەش نەماوە. یاسایەک نووسرا بە پاڵپشتی کۆمسیاری باڵای پەنابەران لە عێراق ڕەشنووسەکان هادرا پەرلەمانیش، بەڵام تاکو ئێستا لە پەرلەمان تێنەپەڕیە، ینی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ نمونە بۆ چارەسەرکردنی ئەو کەسانە نێررا بۆ پەرلەمان بۆی دەنگ لەسەر بدرێت کێشەی پەنابەران هیچ خوێندنەوەیەکی بۆ نەکرا تاکو ئێستا تێنەپەڕاندراوە هەر لە لیژنە تایبەتمەندەکانە بەوەی ئەو وەزعی بووتە پێش بەڕاستی تێنەپەڕیە بۆ نمونەگەرە و یاسایە تێپەڕیتن بەپێی ئەو یاسایە تەعاملیان لەگە دەکرێت و ئەو کاتی شەوان ئەو مافەشیان دەبی مافە یاساییە یعنی ببنە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. زۆر باشە بەپێی ئامارێک کە هیچ جەنابتانە وەلای منیش هەیە بۆیە بەتان ناردووە نزیکەی 1 ملیۆن پەنابەر و ئاوارە لە هەرێمی کوردستان بە نزیکە ڕاستە؟ ئەمە ئەرشیشی قورسی دروست نەکردەوە بۆ سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ملیۆنێک ئاوارە و پەنابەرەکەن ئەرکێکی قورسە بۆ نمونە لەو ژمارەیە کە سەروی 206,000 پەنابەرن چونکی ئێمە بەس پەنابەرانی ڕۆژهەڵاتمان لێرە نییە باز بکەین ئێمە پەنابەرانی تووشیاش لە هەرێمە 241,000 ڕۆژاوا لە هەرێمی کوردستانن و فەڵەستینین زیکە 800 پەنابەری فەڵەستینی لە هەرێمی کوردستان لە مووسڵ بوون ئەوانەی پێشتر لە مووسڵ لەگەڵ شەڕێدا دووبارە لە ناخۆ ئاوارە بوون و بەڵام پەنابەرن لە عێراق و تۆمار کراون لەلایەن UNHCR وەکو پەنابەر لە هەرێمی کوردستانن و هاوکات ئێمە نزیکەی ئێستا 670,000 ئاوارەی ناخۆ لە هەرێمی کوردستانن و بەشێکی زۆر کەمیان نزیکە 180یان لە 36 کەمپ نیشتە جێکراون و ئەوانەی تر کە ژمارە هەرە زۆرن لە ناو شار و شارۆچکەکان دەژین لەگە وڵاتیانی ئێستا ئەو ژمارەی کە لە هەرێمن ئێمە نزیکە 800 میلیۆن دلار ساڵانە پێویستە بۆ ئەو خزمەتگوزاریانەیان بۆ دابینکەین کە هەر هاوڵاتێکی ئاسایی کە پێویستە یا هەر کەسێکی ئاسایی پێویستی پێێتی وەکو خزمەتگوزاری تەندروستیە خزمەتگوزاری ئەمن و ئاساییشە خزمەتگوزاری پەروەردەیە خزمەتگوزاری ئاوە کارەبایە شوێنی مانەوەیە وتەبێژی ڕێکخراوی نێودەوڵەتی UNHCR لە ماڵەکەی خۆی لە هەولێر دەبینم کەوا دیارە بەهۆی ڕووداوی خۆسووتاندنی گەنجێکی ڕۆژهەڵاتی کوردستان لە نزیکی بارەگاکەیان بۆ ماوەیەک کارەکانیان بردوێتەوە ماڵەکانیان ئەو ڕاشکاوانە قسەکانی دەکات و دەڵێ ناتوانن بە درێژایی کات و ساڵەکان لە خزمەتکردنی کۆمەڵێک پەنابەری دیاریکرا و بەردەوام بن بەڵکو تەنیا دەتوانن خزمەتی و خێزانانە بکەن کە زۆر پێویستیان هەیە و دەبێت دوانەخرێن. هەندێک لە پەنابەران بە تایبەت پەنابەرانی ئێرانی کوردانی ئێران دەڵێن ئێوە ئەو هیوایەتان پێیاون بۆ ئەوەی بیانێرن بۆ دەوڵەتی سێم وەگە ئەوروپا و کەنەدا و ئەمریکا و ئەوانە ئایا ئەوە مافیەوانە؟ ئەی ئینسان یەترک بەلەد هەر مرۆڤێک کە وڵاتەکەی خۆی بەجێ دەهێڵێت لە ترسی جەنگ بێت یان کرایە ئامانج و هەستی بە ترس کرد مافی خۆیەتی سنوورە نێودەوڵەتیەکان ببڕێت بڕوات و داوای ئارامی بکات لە وڵاتێکی تر و مافی خۆیەتی داوای وڵاتی سێهم بکات بە هەمان شێوە بۆ داواکردنی ئاسایش و ئارامی بەڵام پرۆسەی ڕۆیشتن بۆ وڵاتی سێم بە ڕێژەی لە 101 بۆ لە 102 لە کۆی گشتی هەموو پەنابەران لە جیهاندا ڕەخساوە. پەنابەران ئێران بانگەشەی ئەوە دەکەن کەوا ئیتر فەرامۆش کراون بە هۆکاری پەنابەرانی سووریا ڕاتان چیە لەسەر و بانگەشانە؟ ئێستا پەنابەرانی سووری لە هەرێمی کوردستان و عێراق زۆرینە پێک دەهێنن بەڵام لە هەمان کاتدا زیاتر لە 55,000 پەنابەر هەڵگری ڕەگەزنامەی وڵاتانی دیکەن و هەروەها لەم 55,000 پەنابەرانی ئێرانی تێدایە لەگەڵ پەنابەرانی دیکەش و کۆمسیۆن سیاسەتێکی یەکگرتووی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ پەنابەراندا هەمووان مافی دەستکەوتنی خزمەتگوزاریەکانیان هەیە بە هاوکاری لەگەڵ دەسەڵات لە هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی و کۆی هاوبەشە مرۆیەکان و ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بەڵام ئێمە بەهۆی کۆرۆنا و کەمبوونەوەی پشتیوانی مادیەکان مامەڵە لەگەڵ ئەو خێزانانە دەکەین کە زۆر پێویستیان هەیە. هەر بە پێی یاساکانی UNHCR دەبێت لە ماوەی نێوان 3 تاوەکو 6 مانگدا کەیسی پەناخوازانی سیاسی یەکلایی بکرێتەوە و چارە نووسیان دیاری بکرێت پەنابەرانی سیاسی بۆ وڵاتی سێم ڕەوانە بکرێن ئەوەی لەم پرۆگرامەدا پێی گەیشتین ئەوە بوو کەوە 1 کەیسی پەناخوازانی سیاسی و کۆمەڵایەتی جیا بکرێتەوە کاوان دەتوانن هاتوچۆی ئێران بکەن و کێشەیان نییە 2
کەمپ و شوێنی نیشتەجێبوونی گونجاوی زیاتریان بۆ دروست بکرێ و کێشەی فۆرمی خۆراک بۆ ئەو پەنابەرانش چارەسەر بکرێ کە نشینگەی هەرێمی کوردستانیان هەیە. 3. کێشەی خوێندن بۆ قوتابیانی پەنابەری کوردی ئێران چارەسەر بکرێ بە تایبەت دەوانەی دوای تاوکردنی خۆناغی زانکۆ بەو هۆی بەڵگەنامەی باری کەسێتی عێراقییان پێ نییە بڕۆنامەکانیان پێنادرێتەوە و ناتوانن دابمەزرێن. 4. هەروەک داوایەوەش کرا هەلیکاریان بۆ بڕەخسێنرێ بە تایبەت بە ئەو پەنابەرانەی هیچ پیشەیەکیان نییە و توانایی دابینکردنی بژێوی ژیانیان نییە.